ساڵتان لەبێت من کۆڤان عەزەتم باسی ڕۆژتان پێشکەش دەکەم ئەمڕۆ زەنجی ساڵی نوێی خوێندن بۆ ساڵی 2022-2023 لێدرا. ئایا وەزارەتی پەروەردە لە کابینەی نوێیەمدا چ گۆڕانکاریەکی لە سلکی پەروەردەیە کردووە؟ هەندێک کێشە و گرفتن بۆچی تاوەکو ئێستا چارەسەر نەکراون؟ هۆکارەکان چی بوونە؟ لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکیش لە لاپەڕی فەرمی کوردستان 24 ئاماژەمان بۆ کردبوو کە بزانین خەڵک چ پرسیارێکی هەیە. کۆمەڵێک پرسیارمان بۆ هاتووە. ئەم پرسیارانە و پرسیارەکانی ئێمەش ئاراستەی وەزیری پەروەردە ئەکەن کە ئاڵان حەمەد سەعید وەزیری پەروەردەی حکوومەت هەرێمی کوردستان ئەم شەو میوانمان دەبێت. دکتۆر بەخێر بێی. سەرەتا بالەوە دەست پێ بکەین، ئەمڕۆ بەردەڕەشتان هەڵبژارد بوو، سەرۆکی حکوومەت لەوێ بوو، زەنجی ساڵی نوێی خوێندن لەم شوێنە لێدرا. بۆچی ئەوێتان هەڵبژارد؟ بۆچی ئەو قوتابخانەیە تەنانەت لە سۆشەل میدیاشە هەندێک وێنە بڵاو کرایەوە کە قوتابخانەکە بە شێوەیەک پاک و خاوێن نییە. هۆکارەکان چی بوون؟ سپاس. ساڵی نوێی خوێندن لە هەموو پەروەردکاران و مامۆستایان و قوتابیان پیرۆز بێ. قەزای بەردەڕەشیش گرنگیشی تایبەتی خۆی هەیە کە لە چوارچێوەی سیاسەتی وەزارەتی پەروەردە پێویستە گرنگیش بدرێ بە قەزا و بەناحیەکانیش بەڕاستی و حتا بە گوندەکانیش بۆی کە بەرنامە هەبێ زەنجی ساڵی نوێی خوێندن لەوێ لێ بدرێت. ئەتیبارێکی ڕەمزیە. هۆکارەکەی ئەوەیە ئەو قوتابخانەیەشی کە جەنابەت باسیەکەی قوتابخانەیەکی ئاساییە. بەڕاستی جەنابی سەرۆکی حکوومەت خۆی حەزی لە ڕازگۆییە، حەزی لە تەمسیل و پیشاندانی شتەکان نییە بە ناواقعی، حەزی لێیە خۆشی شتەکان بە واقعی ببینێ و ئێمەش بە ڕازگۆیانە کاری لەگەڵەکەین. واقع چی ئەومان پیشانداوە. هەر لە ناو قەزای بەردەڕەشە قوتابخانەمان هەیە لە چوارچێوەی ئەو قوتابخانانە بۆ کە دەستگای خێرخوازی بارزانی 200 قوتابخانان نۆژەن کردەوە ئەم هاوینە بە بڕی 2 ملیۆن دلار. قوتابخانە هەبوو لە قەزای بەردەڕەش دەستگای خێرخوازی بارزانی نۆژەنی کردوتەوە قوتابخانەیەکی ڕێکپێک و گرفتەکانی یان ئەو کەم و کوڕیانەی کە هەبوو چارەسەر کراوە. دەمانتوانی ئەوێش هەڵبژێرین، بەڵام نەخێر. مەسەلەن ئەوەی کە واقعا جەنابی سەرۆکی حکوومەت خۆی حەزەکا بە چاوی خۆی ببینێ و بۆ خۆی لە نزیکەوە مطەلیع لەسەر ئەو بابەتانە. ئەو حەزی لە ڕازگۆییە، حەزی لە بینینی واقعەکەیە. واقعەکەش ئەوەیە، یعنی خۆ ئێمە ناکرێ چاوبەستی خەڵک بکەین. قوتابخانەکانمان بەشێکی لە کوردستان بۆ جۆرەیە. قوتابخانەی نوێمان هەیە لەم کابینەیە هەتا ئەم ساتی لەگەڵ جەنابە قساکەم 865 قوتابخانەمان نۆژەن کردوتەوە بەس لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. وەزارەتی پەروەردە ئێستا 6000 و ئەسا عەرزی جەنابە دەکەم. وەزارەتی پەروەردە ئێستا 6750 ناوەندی خوێندنی هەیە، باخچە و قوتابخانە و پەیمانگای هەیە. ئەگەر بڵێن هەمویان بێکەم و کوڕین ئەمە واقعی نییە، ڕاستیش نییە، چونکە بەشێک لە ناوەندەکانی خوێندنی ئەمە دەبێ بزانین هەمووی لەم کابینەیە نییە. ئەمە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو ئەمانە بەشێکیان بیناو باڵەخانەی حکوومەت بوون، بەشێکیان نۆژەن کراونەتەوە لە کابینەکانی ڕابردوو دروست کراون، بەڵام بە تاقی تەنیان لەم کابینەیە 865 قوتابخانەمان نۆژەن کردوتەوە. بەس عەرزم کردی 6750 قوتابخانەمان هەیە. قوتابخانەی دیکەشمان هەیە هاوشێوە بێ، بەڵێ هەمانە قوتابخانەی دیکەش هاوشێوە بێ، بەڵام زۆر ئاساییە. خۆ نابێت لە جەنابی سەرۆکی حکوومەت نابێت لە جەنابی سەرۆکی حکوومەت بشارێتەوە. جەنابی سەرۆکی حکوومەت بۆ خۆی حەزی لەو بابەتە نییە کە شتێک ببینێ و ئێمە وێنەیەکی دیکەمان پێ پیشاندا بێ. نەخێر، وێنە واقعیەکە چییە؟ زۆر ئاساییە. یەکێکە لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان و قوتابخانەی هاوشێوە لە شارەکانی دیکەش هەیە. لەبەرەوە قوتابخانەیەکی ئاساییەوە ئێمە نەچوین قوتابخانەیەک بهێنین دە ڕۆژ پێشەوە بۆ یاخیکەین و لەبەرەوەی جەنابی سەرۆکی حکوومەت دێ زەنجی خوێنی لێ دەدا. دەبێت لە بەرچاوی کامێرەکان قوتابخانەکانی کوردستان بە تەواوەتی زۆر بە جوانی بە پێرفێکتی بێکەم و کوڕی پیشان بدرێن. نا ئەو واقعەکە قوتابخانەی نوێشمان هەیە، قوتابخانەشمان هەیە نۆژەن وەڵامی ئەو بۆ کوڕیشمان. جەنابی سەرۆکی حکوومەت بە بەردەوامی عەرزی جەنابتم بکەم 865 قوتابخانە نۆژەن کراوەتەوە. طەبیعی عەدەدی قوتابخانەکانم پێوتی ئایا دەتوانین هەمویان نۆژەن کەینەوە؟ نەخێر. بۆچی؟ لە ماوەیەکی قیاسی کورتە. لەبەرەوەی یەک پێویستی بە پارە و بە ئیمکانیاتیشی زۆر هەیە. دوو ئایا ئێمە دەتوانین هەموو پێداویستی قوتابخانەکانی هەرێمی کوردستان لە سەرانسەری هەرێمی کوردستان بە تەواوەتی بینای قوتابخانە
لە قیاسێکی زەمەنی ساڵێک و 2 ساڵات دابین بکەین نەخێر چونکە ئەمەش پێویستی بە ئیمکانەتێکی زۆر هەیە تۆ ئەگە هەر بینای قوتابخانە دروستکەی بۆ ئەوەی کە دوو داوامیەکان بکەیتە یەک داوامی پێویست بە زیاتر لە 2000 بینای قوتابخانەی نوێ هەیە بەڵام لە هەرێمی کوردستان لەم کابینەیە تەرکیزێکی زۆر خراوەتە سەرکەرتی پەروەردە و گرنگیشی باشی پێدراوە تا ئێستا 6 قوتابخانەی نوێ چۆتە بواری خزمەتەوە حەزەکەم ئەمڕۆژ ئاماژەم بە چەند داتایەکدا ئاماژەیان پێ بدەمەوە بۆ ئەوەی کە تەکمیلەیە قسەیە بکات جەنابی سەرۆکی حکوومەت 46 ملیار و 524 ملیۆن دیناری تەرخان کردووە بۆ تەواوکردنی قوتابخانە تەواو نەکراوەکان و دروستکردنی قوتابخانەی نوێ کە خۆی لە 73 بینای قوتابخانە بێتەوە 60 چۆتە بواری خزمەتەوە چ ئەوەی حکوومەت کردوەتی چەوەیشی کە وەبەرهێنەرەکان و سەرمایهداران وەڕێکخراوەکان پشتگیری وەزارەتی پەروەردەیان کردووە و 865 قوتابخانەش نۆژەن کراوەتەوە ئێستا بە تاقی تەنیا جگەل لەو مەشروعی 46 ملیار و 524 ملیۆن دینارش بەس لە ناو سنتەری پارێزگای هەولێرا چەند قوتابخانەیەک لە دروستکردنان کە لەلایەن سەرمایهدارەکانیشەوە دروستەکرێن پرۆسەی دروستکردنی قوتابخانە و با بڵێن فراوانکردنی ژێرخانی پەروەردەیی پرۆسەیەکی بەردەوامە و لە هەمان کاتدا نۆژەنکردنەوەش پرۆسەیەکی بەردەوامە من دڵنیاتەکەم قوتابخانەکانی هەرێمی کوردستان پێداویستیان هەیە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان تەنها بۆ ئەم ساڵی خوێندن نزیکەی 100 ملیار دیناری تەرخان کردووە و تەرخان و خەرج کردووە بۆ کەرتی پەروەردە ئەگەر ئاسێری ئەم ڕقەمە بکەی و سەیری سێکتەرەکانی حکوومەتیشکەی دەزانی حکوومەتداری تەنها لە یەک کەرتا کۆنەوەتەوە تەنها کەرتی پەروەردە بێت کەرتی پەروەردە بە بۆچوونی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ بۆچوونی بەندەش گرنگترین کەرتە تەندروستی کەرتە گرنگەکانن دابینکردنی ئاوی خواردنەوە دابینکردنی کارەبا ڕێگەوبانەکان خزمەتگوزاری پاکردنەوەی کۆتاییان لە ڕاستیە ئەوەی کە لە ئیمکانەتی ئەم کابینەیە بووە بۆ دروستکردنی بینای قوتابخانەی نوێ بە جۆرەی ئەو توانەدارانی لە بەردەسا بۆ درێغی نەکراوە بەڵام هەرێمی کوردستان پێویستی بە دروستکردنی ژووری نوێ هەیە کە جەنابی سەرۆکی حکوومەت 3 ملیار دیناری تەرخان کردووە کە 190 ژووری نوێ لە ناوەندەکانی خوێندن دروست کرێ بۆ کەمکردنەوەی قەرەواڵغی و ئەو 73 قوتابخانەیەش کە لە هەرێمی کوردستان تەرخانی بۆ دەرچۆ لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەشێکی باش دەبن لەوەی کە هاوکاری کەمکردنەوەی لۆدی ناو قوتابخانەکان بکەن لەمێ ئاماژەمان دێشت بدەم گرفتەکە لە هەموو ناوچەیەک وەکو یەک نییە بۆ نمونە ئێمە قوتابخانەمان هەیە ژمارەی قوتابیەکان لە ناو پۆلێکە نۆرمەڵە لە چوارچێوەی ستانداردەکانە بە جۆرەی ڕوبەری پۆلەکە بەڵام قوتابخانەشمان هەیە لە موقعی جۆغرافی وایە قەرەواڵغی زۆر لەسرە خواستی لەسرە یان دانیشتوانی ئەو گەڕەکانە چڕن و زەویش نەماوە لەناو ئەو گەڕەکانە بۆ دروستکردنی قوتابخانەی نوێ لەبەرەوە جۆرێک لە تەزەخم لەسەر ئەو ناوەندانی خوێندنیش دروست بووە واتە هەموو پۆلەکانی خوێندن 40 یا 45 یا 50 تیانە پۆلیشمان هەیە 25 تایە ئێمە ژمارەی هۆبەکانی خوێندن لە هەرێمی کوردستان 75,000 هۆبەی خوێندنە 75,000 هۆبەی خوێندنە ئەگەر بە عەدەدی کولی قوتابیان دابەشی بکەی بەسەر هۆبەکانی خوێندنا ژمارەیەکت بۆ دەرەچێت کە ئاسی ستانداردی نێودەوڵەتیە بەڵام ئایا ئەمە لەسەر ئەرزی واقع وایە عەرزم کردی لە زۆر شوێن ژمارەکان نۆرمەڵن لە هەندێک شوێنی دیکەش تەزەخم هەیە ژمارەی قوتابی زۆرە بە تایبەتیش قوتابخانەیە کە لۆدی لەسەر بێ یان منتیقەیەکی جۆغرافی کە ژمارەی دانیشتوانەکەی زۆر بێ بەڵام زەوی تەرخان کراویش نەما بێ ئەو قوتابخانانە لۆدیان لەسەرە لەبەرەوە میلاکاتتان وەکو پێویستە وەزارەتی پەروەردە زۆر باس لە کێشەی وانە بێژانەکرێ زۆریان بەڵێ خۆی لە وەزارەتی پەروەردە ئەگەر ئیجازە بدەیت هەرچەندە بابەتەکە تۆزێک زۆر پسپۆڕیە ینی لەواچێ بۆ ئەو کەسانە ببێ کە لە سلکی پەروەردەیشەکەن سێ سوئی تەوزیع لە ناو وەزارەتی پەروەردە هەبووە لە ڕابردوو سوئێکی تەوزیع جوغرافی بووە ئەویش ئەوەیە مامۆستایان لە دەرەوەی شارەوە کەمتر بوونەتەوانی کە میلاکی حکوومەتن نەقلی ناو شارەکان کراون سوئێکی تەوزیعی تەخەسوسیە لە دامەزراندنا پسپۆڕیەکانی کۆمەڵایەتی و کوردی ئەو بابەتانە تا ڕادەیەکی باش زیاتر دامەزراون وەکو لە بابەتەکانی چیمیا و فیزیا و بابەتە زانستیەکان سوئێکی تەوزیعی دیکە سوئی تەوزیعی مەرحەلیە لە قۆناغی ئامادەیی مامۆسای کەمترە وەک لە قۆناغی بنەڕەتی لە ڕابردوو کە زانکۆکان لە هەرێمی کوردستان کەمتر بوون
بە تایبەتی پێش ساڵی 2023 هەڵگرانی بڕوانامەی دیبلۆم زۆر دامەزراون لە ناو وەزارەتی پەروەردە کە نیسبەتەکەیان یعنی کەمتر نیە لە 45 کۆی گشتی مامۆسایانی ناو وەزارەتی پەروەردە مامۆساکان لە قۆناغی ئامادەیی تا ڕادەیە کەمتر بوون. ئەم سێ سوئی تەوزیعە کە وای کردووە ئەگەر سەیری بکەی ژمارەی مامۆسایان لە ناو وەزارەتی پەروەردە مقارنەی بکەی بە ژمارەی قوتابیان وەکو پێم وتی ژمارەیەکی ستاندەردەوە دەرەچێ وەکو مامۆسای میلاک کە لە ئاسی دابشکردنی خراپە بەڵام دابشکردنەکە بەهۆی ئەم سێ هۆکارەوە مەرحەلی قۆناغی ئامادەیی بنەڕەتی جوگرافی و هەروەها تەخەسوسی پسپۆڕی ئەم دابشکاریە ئەم دۆخەی دروست کردووە لەبەرەوە ئێستا مامۆسایان بەردەم بووە بۆچی چارەسەرتان نەکردووە چارەسەرکراوە بە جۆرەی ئەوەی کە ئەوەی دەسەڵاتی قانونی ڕێگە بە تۆدا تۆ ناکرێ مامۆستایەک مامۆسایەک 15 ساڵ لە چۆمان خزمەتی کردبێ گەڕابێتەوە بۆ ناو هەولێر ئێستا بڵێ بڕۆرەوە بە چۆمان خزمەت کە لە بەڕێ من مامۆسایەکی کۆمەڵایەتیم لە فلانە گەڕەچێ قانون ڕێگە بەمە نادا بۆ تۆ دەتوانی ئەم بابەتە بکەیت بەڵام کە قانون غیتایەکی قانونی نەبوو لەم بابەتە ناتوانین دەست بۆ ئەم بابەتە بەری لە ڕووی قانونیەوە بەڵام لە ڕابردوو چەند هۆکارێک یان چەند شێوازێک بەکارهێنراون بۆ چارەسەرکردنی ئەم بابەتانە یەکێک لە شێوازەکان مامۆسایانی گرێبەست بوون و مامۆسایانی وانەبێژ مامۆسایانی گرێبەست ئەوە قۆناغی ئێمە لەگە کابینینەوە ئەو قۆناغەمان تێپەڕان ئەوانە بە هەمیشەیی بوون هەمیشەیی مامۆسایانی وانەبێژمەوە مامۆسایانی وانەبێژ کە ئێمە هاتین دۆخەکان تا ڕادەیەک لە چاو هیلاک بوونیان لە چاومان دووبوونیان کە سەیری ڕێنمایەکانی داراییمانە کرد وەکو پێویست نەبوو بەڕاستی یان ئەگە مامۆسایەکی وانەبێژ ڕۆژێک داوامی نەکردە یابان بۆ نمونە لە مانجی سێە کە 14 ڕۆژی پشووە ئەو مامۆسا وانەبێژە پارەی تەنها ڕۆژانەی بۆ سەرفەکرا کە داوام بوو پارەی چە ڕەمزی کەمێک کرد ئێمە هاتین ڕێنمایی دارایی ژمارە 14مان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی دارایی دەرکرد ی ساڵی 2021 بڕەپارەیەکی مەقتوعمان بۆ بڕینەوە ئەو بڕەپارەیە بۆ ئەوەی کە باشتر بێ لەو دۆخە ئایا باشە بە بۆچوونی من بڵێ نەخێر هێشتا مامۆسایانی وانەبێژ تا چەند خزمەتیان بکەی بەڕاستی پێویسترە ئەی بۆ خزمەتیان ناکەن جا ئەمە بە قۆناغ و بە مەرحەلاکرێ خزمەتمان کردوون ڕێنمایی دارایی ژمارە 14 تا ڕادەیەک مەسەلەن لە پشۆکانی هاوینە کە پارە بۆ مامۆستا سەرف ناکرا ئێستا لە 150 مانگی 7 بۆ سەرف دەکرێت ئەو ڕۆژانەی کە بەر پشووەکەوێ هیچیان لێ نابڕێ پارەیان بۆ سەرفەکرێ پێشتر مافی مۆڵەت وانیان نەبە مۆڵەتیان هەیە ئەوەکو قۆناغی یەکەم قۆناغی دووهەم ئێمە دیدی خۆمامان پێشکەش کردووە لە سەرەتای بەرنامەکە باسی ئەم کردوتم جەنابی سەرۆکی حکوومەت پێی خۆشە واقعەکان چۆنە ئاوا ببجێڕیتەوە ئەمڕۆ ئەگەر دیقەتت دابێ کاتێکە لە گۆڕەپانی قوتابخانەکە بووین لە خزمەت جەنابی سەرۆکی حکوومەت من ئەو مەسافەیە بەس باسی مامۆسایانی وانەبێژم کردو دۆخی مامۆسایانی وانەبێژم بۆ شەرح کردوێتەوە مەسەن باسی ئەوم کردووە کە پەروەردەی مەسەلەن بەردەڕەش پەروەردەی پێنجوێن پەروەردەی ئاکرێ پەروەردەی ئەوە ژمارەی مامۆسایانی وانەبێژ لە مامۆسایانی میلاک لە هەندێک شوێن زیاتریکشە بەڕاستی ژمارەی مامۆسایانی وانەبێژمان زیاترێکە لە مامۆسایانی میلاک هەموو ئەم تەفاسیلانە ئێمە بەڕازگۆیی لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت باسیەکەینەوە پێشی خۆش لەگەڵیشی کە لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت کە باسی ئەم بابەتەمان کردووە پێمان تو ئێمە دیدێکمان هەیە و ڕوئیای خۆمانمان هەیە بە ئیجازەی جەنابەت لەگەڵ ئەنجومەنی ڕاژەش دانیشتنیەکەکەین و دوا گەیشتن و دید و بۆچوونی خۆمان لەسەر مامۆسایانی وانەبێژ لە چوارشێوەی ئەو دامەسەرەوەکە ئەوبەتە بۆ وانەبێژانیش گرنگ باشە وانەبێژان زانیان نووسیوە دکتۆر بۆ نونە دەڵێن یان بمانکەن بە هەمیشە یان بمانکەن بەگرێ بەست ئەوە یەک دوو دەڵێ موچەکانمان لەگەڵ مامۆستایانی هەمیشەی بۆ نایەت سێ دەڵێ ئێمە کە لە شوێنێکدا دەمەزرێ یەکێک مۆڵەتی هەبێ بێتەوە ئێمە ناتوانین لەو قوتابخانەیە تر دەرز بڵینەوە ئەگەر ئەمریشمان بۆ دەرچوو بێت ئێمە ببین بە مامۆستای وانەبێژ باشە ئەگەر لە هیچ شوێنێک میلاچیان کەم نەبی تر ئەو مافەشمان نامێنێت بۆ چارەسەری ئەمانە چیتان کردووە قسەی کۆتاییم کەم لەسەرەوە بابەتە بۆی کە دیدەکە تۆزێک وازەح بێنجا وەڵامی ئەو پرسیارەکە دەمەوە کە لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت باسی دۆخی مامۆسای وانەبێژ و ئەوانەم کرد کەوتم ئێمە لە کوردستان زیاتر لە 30,000 وانەبێژمانەیە حتا نمونەی پەروەردەکانی ئاکرێ و بەردەڕەش و پێنجوێنم بۆ جەنابی باس کرد کە ڕێژەی مامۆسای وانەبێژ زیاترێکە هەموو تەفاسیلانەمان گفتوگۆ کرد و بە جەنابی شموت کە ئێمە و دیدەی خۆمان لەگەڵ ئەنجومەنی ڕاژە بە ئیجازەی جەنابەت باسەکەین و نەخشەڕێی خۆمان بۆ ئەو بابەتە دوجار پێشکەشی ئەنجومەنی وەزیرانەکەینەوە و بۆ هیوایی کە جەنابی شت پاڵپشتمان بی
دۆخەکەکەوێتەوە سەر چوارچەوەی حکومت بەڵام دیدی جەنابی سەرۆکی حکومت بۆ پاڵپشتیوانە بێژان دیدێکی زۆر ئیجابیە بۆ پشتگیریکردنی مامۆسایانی وانەبێژ بەڵام ئەم بابەتە وابەستەیە بە ئەنجومەنی وەزیران و وابەستەیە بۆی کە ئێمە ئەم تەفاسیلاتانە کە لەگەڵ ئەنجومەنی ڕاژە کە لە 2/8ەوە ئێمە نەخشە ڕێگەیەکمان بۆ چارەسەری مامۆسایانی وانەبێژ یان بۆ باشترکردنی دۆخەکەیان داناوە ئێمە ناڵێن هەموو شتێکمان کردووە بەڵام لەو کابینەیە توانیمان لەو نظامی بەشەوانەی کە زۆرینەی مامۆسایان بە تایبەتی لە کاتی پشۆکان لەو کاتانەی کە دەوام ناما لەو کاتانی ئەو گرفتانە دروستە بوو مامۆسایانی وانەبێژ زۆریان زەرر بوو ئێمە توانیمان قۆناغێک بچینە پێشەوە بە ڕێنمایی ژمارە 14 ئێستاش ئێمە لە سیاغەکردنەوەی ئەوە بووین کە سیاغەی دیدی خۆمانمان کردوتەوە بۆیە چۆن بتوانین بە قۆناغبەندی چارەسەری گرفتی بێشکین دەکرێن بەگری بەس دەکرێن بە هەمیشەیی موچەکانیان ئێمە سەوارەت بە موچەکان بابەتەکەت بۆ باسکە موچە لە لای ئێمە نییە جەختمان کردوتەوە و لەگەڵ جەنابی وەزیری داراییش هەماهەنگی تاوامان هەیە کە موچەی مامۆسایانی وانەبێژ دوانەکەوێ زۆر جار بۆ خۆم بە شەخصی هەڕەم بێت تەجاوزی هەندێک سلسلەی ئیداری شەکەم بۆ موچەی مامۆسایەکی وانەبێژ لەگەڵ مدیری بانقیش قساکەم لەگەڵ مدیری خەزێنەش قساکەم بە بەردەوامی لەگەڵ جەنابی وەزیری داراییش لەسەر بابەتانە ئێمە لە خەتین چونکە ئێمە ئەوەی کە لەسەرمانە ناردنی لیستەکانە بۆ خەزێنەکان و دواتر تا ڕادەیەکی باش ئەم چەند مانگە توانیمانە کە ئەو دواکەوتنەی هەبووە تا ڕادەیەک چارەسەر بکرێ و داواشمان کردووە لە کاتی خۆیانە موچەی خۆیانیان پێ بدرێ ئەوەی دیکە کە ئامێنێتەوە ئەم مامۆسایانە ئەولەوێتیان هەیە لە هەموو ئەو بەرنامانەی کە ئێمە لە وەزارەتی پەروەردە هەمان بێ و پێشکەشمان کردبێ بۆ ئەوەی کە لە هەر کاتێکە بڕیار لەسەر بەسییان هەمیشی ئەمێ وەڵامیش درست ئەزانی ئەوە تەنها کاری یەک وەزیر نییە ئەوە تەنها کاری ئینسان دەبێت سەلاحەتی خۆی خۆت من دەڵم ڕویاشمان پێشکەش کردووە و لەو بابەتە ئێمە نووسراوی فەرمیمان هەیە دیدی فەرمیمان هەیە و وەڵامتان وەرنەگرتووە ئەمڕۆژ لەگەڵ جەنابی سەرۆکی حکومەت باسی و بابەتەم کرد کە من بۆ خۆم بە شخصی لەگەڵ ئەنجومەنی ڕاژە لەسەر و بابەتە دانیشم بۆی کە بتوانین دۆخی مامۆسایانی وانەبێژ بەرینە پێشەوە بەڵام دەبێت هەر کەسێک قسەیەک دەکات دەبێت بە ڕازگۆیانە قسە بکات و بەرپرس بێ بەرامبەر بە قسەکەت من ناتوانم هیچ مژدەیەکی خۆش ببەخشمەوە بەیانی وا دەرنەچێ خوا نەخواسە تۆزێ ئەمە بابەتێکە ئینسانە لە ئاسی بەرپرسیارەتی بەرامبەر بە میلەتەکەی خۆی ڕازگۆ بێ هەرچیەک هەبێ بە ڕازگۆیی پێیان بڵێ بەڵام ئەوەی کە لەسەر ئێمە دیدێکی خۆمانمان پێشکەش کردووە و ئەو دیدێ ئێمە دیدێکی واقعیە بۆ چارەسەری خزمەتیوانە بەڵێ بە دڵنیایی بۆ چارەسەری دۆخی مامۆسایانی وانەبێژ و بەڵام بڕیارەکە تەنها وەزیری پەروەردە نایدا ئێمە لە حکومەت هەمومان پێکەوە بڕیار دەدەین باش ئەی ئەو مامۆستانی وانەبێژ کە باسم کرد بۆ نمونە ساڵی نوێی خوێندن کاچێتەوە مەکتاب کەس مامۆستایەک مۆڵەتی وەرگرتە دەگەڕێتەوە ئێمە نامێنێت لە ڕێنماییمان دەرکردووە چونکە ئەگەر بە شەوانە کاکۆبان ئەگەر بە شەوانە لە قوتابخانەیەکان نەبێ چه سەنەدێکی قانونیت هەیە بۆ خەرجکردنی پارە هیچت نییە ڕقابەی مالیە هەیە نەزاهە هەیە خۆ تۆ ناتوانانی دەکەس لە ناو قایمەیەکە دابنێت و قوتابخانەی نەبێ پۆلی نەبێ ئینسان دەبێت مەسەلەن ئەم شتانە لە چوارچەوەیەکی قانونی مامەڵەیان لەگەڵا بکە ڕێنماییمان دەکردو هەموو مامۆسایانی کەوانە بێژون لە ساڵانی ڕابردوو کە پێویستانن دایانێنەوە بە جوێرە و پێویستیانە جا لە شوێنێک تەنزیمی میلاکاتە کریا مامۆسا گەڕاوە و تومانە لە دانانی وانەبێژی نوێشە ئەگەر مامۆسایەک لاچوو بوو دەبێت ئەو لەوێت بدەنەوە ئەو وانەبێژەی کە لادرا کاتێک کە فەراغێک دروست دەبێت ئەو وانەبێژە دابنێنەوە باش ئەی توێژرانی کۆمەڵایەتی توێژەری کۆمەڵایەتی بەڕاستی گرنگم بۆ ناوەندەکانی بەڵێ گرنگم بۆ ناوەندەکانی خوێندنی ئێمە چونکە ئێمە لە هەرێمی کوردستان 1800 توێژەری کۆمەڵایەتیمان هەیە و ئەوانە ڕۆڵی کاریگەریان هەیە لە ناو ناوەندەکانی خوێندنی ئێمە بەڵام بابەتی مامۆستای وانەبێژی لەسەر نظامی حسا مەسەلەن دیاری کراوە کە شتێکیان بکرێ بەڵام لەبەر ئەوەی توێژەری کۆمەڵایەتی بە شەوانەی نیە ناو قوتابخانە نەتوانراوە لە چوارچێوەی مامۆستای وانەبێژە بەڵام کەمین گوتت 6000 قوتابخانە هەن بەڵام ئەو ژمارەیەکەمە هەر کات دەرفەت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان گونجا ئێمە پێویستمان بە ڕێنمایی کاری پەروەردەیی هەیە بۆ ناوەندەکانی خوێندنی ئێمە و ڕۆڵی کاریگەری ئەوانەشدا ئێمە لە ناوەندەکانی خوێندنی ناحکومی فەرمانمان دەکردو ڕێنماییشمان هەیە
هەلێکی کارمان بۆ ئەوانش ڕەخساندووە لە ئەو قوتابخانانەی کە قوتابخانەی ئەهلین ناحکومین بە گوێرەی ژمارەی قوتابی دامان ناوە کە دەبێت ئەوەندە ڕێنماییکاری پەروەردەیی لە لای خۆیان دابمەزرێن. باش دێنە سەر ئەوانەی کە ماستەر و دکتۆران هەیە لە وەزارەتی پەروەردە بۆچی امتیازیان وەکو ئەوانەی خوێندنی باڵانیە لە پرۆژە یاسای پەروەردە کە ئێستا لە پەرلەمانی کوردستانە ئێمە ئەو دەقەمان نووسیوە بەڕاستی ئەو مامۆستا بەڕێزانە لەسەر میلاکی وەزارەتی پەروەردە ڕۆشتون مۆڵەتیان وەرگرتووە ماستەر و دکتۆرایان خوێندووە و ئەتوانن ڕۆڵی گرنگ لە ناو ناوەندەکانی خوێندنی وەزارەتی پەروەردە ببینن و ئێمە بە گرنگجیەوە لە توانە و کەفاعەتیانە ڕوانین و لە پرۆژە یاسای پەروەردە نووسیمانە ئەوانە هەموو ئەو ئیمتیازاتانە دەیانگرێتەوە کە هاوتاکانیان لە وەزارەتی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان شمولیان دەکات هەر کاتێک لە پەرلەمانی کوردستان ئەو مادەیە دەنجی لەسەر درا دەچێتە بواری جێبەجێکردنەوە. باش و پرۆژەکەش ئێستا لە پەرلەمانی کوردستانە لە قۆناغی کۆتاییەنەت ڕێگەشمان پێنادەن وەزارەتی پەروەردە ڕێگەمان پێنادا خۆشمان ناخڵ بکەین خۆشمان بگوازینەوە بۆ سەر وەزارەتی خوێندنی باڵا لە ساڵی 2010 پەیڕەوی ژمارە 4 ڕێگەیان نادەن لە ساڵی 2010 پەیڕەو لە ئەنجومەن دەرەچێت پەیڕەوی ژمارە 4 هەیە کە ئەو ڕێگریە کە ئەمە خاڵی 2 کەسێک کە مۆڵەتێک لە وەزارەتێک وەرەگرێ میلاکی وەزارەتێک کە مامۆستایە ئێمە بە بەکالۆرۆس لە وەزارەتی پەروەردە دامەزراوە بە ماستەریش قبوڵمانە چونکە بەڕاستی ئێمە ئەگەر بمانەوێ سیستمی پەروەردەیە وڵاتەش پێش بخەین نابێت پێمان وابێ ماستەرەکان نابێت لە قوتابخانەکانی ئێمە دەرز بڵێنەوە دەبێت ئیلا لە زانکۆ لەوانە چێشیان ئیمتیازاتەکە بیت جاوتم ئیمتیازاتەکە ئێمە لە پرۆژە یاسا چارەسەرمان کردو و پشگیریشیانەکەین و من بۆ خۆم بە شەخسی ئەو دقی کە پەیوەندی هەیە بە هەڵگرانی بڕواناوی ماستەر و دکتۆرا لە پرۆژە یاساکە نووسیوەتەوە. باش بێنە سەر قوتابخانە حکومی و ئەهلیەکان بۆچی یەکەمەکان لە قوتابخانە حکومیەکانن لە ئەهلیەکان نین ئەزانی دێمە سەر ئاستی خوێندنی هەردوو لاشەن بەڵام ئەمێ وەڵامی ئەوم دێت تۆ دواتر دەچینە سەر ناوڕۆکەکەی لە ڕوانگەی حکومڕانیەوە ئێمە خۆمان بە خاوەنی هەموو قوتابیەکە زانین لە قوتابخانەیەکی حکومی بێ لە قوتابخانەیەکی ناحکومی چونکە ڕۆڵەی ئەم وڵاتن خەڵکی ئەم وڵاتن بەڵام دەڵێن ڕێژەی کەوتن لە ئەهلیەکان زۆر کەمە بەرەوەی پارەدەن ناجەحاکرێن نا بۆ جۆرن اینجا نییە یان بەو جۆرە نیە بۆ جۆرە نییە نەخێر ویستم دیدەکە بۆ جەنابەت تەوزیحکەم ئەی بۆ کوالیتی بۆ نمونە لە ڕووی کوالیتیەوە ئەو بەرزترا یەکەمەکان لەولان لەولا فێری ئینگلیزیە بێ لەولایە فێری ئینگلیزی نابێن نزان زۆر جیاوازن لەگەڵ یەکتریا دەتوان ئەگەر ئیجازە بدەیت پرسیارەکەت پرسیارێکی شاملە ڕوونکردنەوەی پێویستە لە دیدی حکومڕانیەوە فەلسەفەی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەوەیە کە خوێندن فەرەهەم بکرێ بۆ هەر کەسێک کە شیاوی خوێندن بێ بە جۆرەی یاسا و بە جۆرەی دەستوریش تعلیمێکی ئیلزامیە لانی کەم لە قۆناغی بنەڕەتی ئێمە وەکو حکومەتی هەرێمی کوردستان دەرگای قوتابخانە حکومیەکانمان بەڕووی هەموو قوتابیەکە کراوەیە هەر کەسێ منداڵەکەی دەخاتە قوتابخانەی حکومی بە جۆرەی یاسا و ڕێنمایە بەرکارەکان دەرگاکانمان کراوەیە هەر کەسێکیش بێ منداڵەکەی لە قوتابخانەیەکی ناحکومی دابنێ یاسا هەیە ڕێنمایی هەیە تەنزیمی قوتابخانە ناحکومیەکانی کرد دەتوانێت منداڵەکەی لەوێ دابنێ و لە بەرامبەر ئەوە خۆی ئەو کەسە بە ئارەزومەندانە پارەیەکەدا ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهام ئەو کەسێک کە منداڵە واتە قوتابخانەیەکی ئەهلی تاوانی نەکردووە تا من منداڵەکەی بە منداڵی ئەم وڵاتە نەزانم و من هیچ جیاوازیەک لە نێوان منداڵی قوتابخانەیەکی حکومی قوتابخانەیەکی ناحکومی ناکەم منداڵ قوتابیەکە هیچ جیاوازیشی لەسەر ناکەم لەبەرەوە ئەرچی ئێمەیە چاودێریمان بۆ هەردوو لا هەبێ و کوالەتی خوێندن بکەین بەڵام جیاوازەکان بەم جۆرەیە لە قوتابخانە ناحکومیەکان ئەوانەی کە سیستمی خوێندنیان ئینگلیزیە ئەوانە بە زمانی ئینگلیزی دەخوێنن بە شەوانەی زمانی کوردیشیان هەیە بەڵام بە زمانی ئینگلیزی دەخوێنن بۆیە دەبینی ئەو قوتابی کە تەواوی دەکات ئەو دێت مامۆستایەک دادەمەزرێنێ کەرتی تایبەتە بە جۆرەی ئەو مواسەفاتی خۆی دەبێت ئینگلیزیەک بە تەلاقەت بزانێت و شارەزا بێت تێستی دەکا مقابلەی دەکا بە کۆمەڵێک فلتەرە اینجا ئامادەیە ئەو مامۆستایە گرێبەستی لەگەڵ بکە بەزەمە لە کەرتی حکومی وانە بووە خۆ هەم مامۆستایەکانی ئینگلیزیش خراپ نین نەخێ لەوە فێر نابن بۆ لە کەرتی حکومی وانە بووە ئەمە یەک دوو سیستمی خوێندن لە کەرتی حکومی سیستمی خوێندن بە زمانی کوردیە
لەوێ سیستمی خوێندن لە بەشێک لە قوتابخانە بە زمانی ئینگلیزی. سێ نیسبە و تەناسوب ناکاتە قیاسی ئەوەی کە ساڵێک جۆرێک بێ بۆ قوتابخانەیەکی حکومی ساڵێکی جۆرێک بێ بۆ قوتابخانەیەکی ناحکومی بەڵام بە شێوەیەکی گشتی قوتابخانە حکومیەکان لە هەرێمی کوردستان حتا ئێستا جێگەی باوەڕ و متمانن ڕەم بێ دایک و باو گلەی هەبێ لە ژینگەی قوتابخانەکە بەڵام قوتابخانە حکومیەکان تا ئێستا جێگەی متمانەی خەڵکن و جێگەی باوەڕی خەڵکن زیاتر لە 1,700,000 قوتابی لە هەرێمی کوردستان لە قوتابخانە حکومیەکانە خوێنێ تەنها 126,000 کەس لە قوتابخانە ناحکومیەکان مناڵیان لەوێ دانراوە یا بڵێن لەوێ دەخوێنن بەڵام ئەم بابەتەی کە جەنابەت باسێکی ڕێژەی دەرچوون لە قوتابخانە حکومیەکان ناحکومیەکان بەرزتر بێ لە بەرەوەی کەسێک پارەدەدا بۆ جۆرە نییە ئەوە پێم وایە غوبنێکی تایە ینی بەشەشە نا ئێمە داتامان هەیە کوردستان 24 دەتوانن بێن لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ئەزمونەکانی ئێمە دیدار بکەن ئێمە ئامادەین هەموو داتایکی خۆمان بە شەفافی بڵاویشکەینەوە لە قۆناغی یەکی بنەڕەتیەوە لە قوتابخانەی حکومی و بۆ هەموو قوتابخانە حکومیش بڵاوکەینەوە حکومیش بڵاوکەینەوە بێن سەیری بکەن تەحلیلی داتاکانمان کردو چونکە ئێمە بەڕێوەبەرایەتێکمان هەیە بەڕێوەبەراتی هەڵسەنگاندنە ئێمە تەنها تاقیکردنەوە ناکەین و نمرە بدەینەوە بە خەڵک تەحدیدی دەکەین بۆ نمونە یەکێک لەو بابەتانێک کە ئەم ساڵ من بە چڕی تەرکیزم لەسەر کردووە ئەویش ئەوەیە یەکێک لە قۆناغەکانی خوێندن لە هەرێمی کوردستان لە بابەتی بیرکاری بەشێکی زۆری منداڵانی ئێمە لە قوتابخانە حکومی و ناحکومیەکانیش تا ڕادەیەک لاوازن لە چاو بابەتەکانی دیکە ئەمە پێویستی بەوەیە تۆ دراسەی بکەیت بزانی هۆکارەکە پرۆگرامە هۆکارەکە شێوازی وانەوتنەوەیە یان دۆخێکی دیکەیە یان ئەو بابەتانێک کە باس ئەکرێن بۆ قوتابیانی ئێمە لە ئاستی ئەو قۆناغە نیە لەبەرەوە ئێمە تەنها نمرە نادێن بە قوتابیان دراسەیان بابەتانە شەکەین پێم وایە ئەو داتانی کە لە بەردەست منن بەو جۆرە نین کە خەڵک پارە بدات دەربچێ ئەوە تۆزێک بۆ اعتیباری پرۆسەی شەهادا من زمانی ئەوەتە دەمێ زمانی ئەوەتە دەمێ بەڵێ زمانی ئەوەتە دەمێ لەم کاوینەیە کە من بەرپرسیارەتیم هەیە بدڵنیاشم لەوانەی کە پێشوو جووا بوون هیچ قوتابیەک لەناو وەزارەتی پەروەردە نە بە زۆر دەردەچێنێن نەهێشتومانە کەس بتوانێت دەست بەرێ بۆ بابەتی شەهادات و دەست بەرێ بۆ بابەتی دەرەجە چ لە حکومی چ لە ناحکومی لە قوتابخانەی ناحکومی گزی کرابێ ئیجراعاتمان کردووە تحقیقیشمان کردووە و ڕێکاری پێویستیشمان کردووەتە بەر بەڵام دۆخەکردنی بۆ جۆرە عمومیان وەرزش و هونەر و ئەمانە هەن لە حکومیەکان ئەسڵەن هەر گرنگی پێ نادرێ باشە بەڵام لە ناحکومیەکان هەموو زەربی سفر ناکەم لاانێ قوتابخانە لاانەی جیاواز بێ بەڵام بە زیاتر لە ئەسڵەن گرنگ باشە بەڵام لە ناحکومیەکان زۆر جیاوازە یەکەم وەزارەتی پەروەردە بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکان ڕێنمایەکی دەرکردووە کە دەڵێ بە هیچ جۆرێک نابێ وانەی وەرزش وەکو وانەیەکی لاوەکی سیر بکرێ و کرێتە کۆتایی بە شەوانەکانی سیر کراوە بخێتە بە شەوانەکانی کۆتاییەوە ئەوە لە پارەوە ئەو سیستەمە جێبەجێکراوە سەبارەت بە وانەی وەرزش و وانەی هونەر ئێمە هەر لەم بەرنامەی کە دامان ناوە چەند ڕۆژە ئەومانتیان نووسیوە کە دەبێت لە قوتابخانە حکومیەکان گرنگیشی تەواو بدرێ بە بابەتی وەرزش و بە بابەتی هونەر بۆ یەکەمین جار ڕێبەری مامۆستایانمان دروست کردووە بۆ ئەم ساڵی خوێندن بۆ پۆلی یەکە تا پۆلی 6 بۆیە مامۆستایانی ئێمە بتوانن لەسەر ئەو ڕێبەرە وانەی وەرزش لە قۆناغی بنەڕەتی بڵێنەوە بە شێوازێکی زانستی پێشتر هیچ شتێک نەبوو باوەڕاستی بڵم یەک کتێبیش لە قۆناغی بنەڕەتی نەبوو ئێستا خەریکین بۆ پۆلی 7 و 8 و 9 کتێبی وەرزشیشمان دروست کردووە بۆیە بە شێوازێکی زانستیانە مامۆستایانی وەرزشی ئێمە پرۆگرامێکیان لەبەردەستە ماوەسانەوە پرۆگرامیان لەبەردەست دەبوو لە ڕابردوو هەرێڵەن کاتت نەماوە هاوکارانم لە کۆنتترۆڵن بەس ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە پەروەردەی ئیسلامی هیچ گۆڕان کاتی داکرێت یان هەرچەندە وەڵامیش داوەت بەداخەوە نازانم ئەو بابەتانە بۆ ئەوەندەی ساراکرێن نە گۆڕانکاریمان تیا کردو بڵێ پەروەردەی ئیسلامیمان لابردوێ جوانمان کردووە دیزاینمان کردووە بەڵام ناوەڕۆکەکەیمان کردوێتەوە زۆر ئەو دقەی بۆیە کەس خۆی نەکاتە خاوەن ئەو دقەی
کە لە پرۆژە یاسای پەروەردە کە ئێسا لە پەرلەمانی کوردستانی بە زۆر دۆکۆمنت باش. لە لامە ئەو دقە خۆمان نووسیمانەتەوە کە ئێسا لە پەرلەمانی کوردستانە کە لێچێک لە مادەکانە باسی بابەتەکانی خوێندنەکە زۆر باش. سپاس بۆ دکتۆر ئالان حەمەد سعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەگەڵمان بووی پرسیارمان زۆر مابوو بەڵام کاتەکە نەمابوو. سپاس کە لەگەڵمان بووی. زۆر سپاس بەخێر بێ. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هەر لە خۆشیدا بن. سپاس دکتۆر.